جیاوازی زمان و جلوبەرگ و دەرکەوتنیان لەکردنەوەی پێشەنگایەکی شێوەکاری و دەستیدا ئەومان پێ دەڵێت پێشەنگاکە بەرهەمی ناوخۆیی و دەرەکی لە خۆی دەگرێت. ئەم کاتە بۆ هەڵبژێراوە بە بۆنەی جەژن و بۆنەکانی ئازار و نەورۆزەوە لەم کاتا هەڵمان بژاردووە ئەم چالاکی ئەنجام بدەین و ئەمە هاندانی هونەرمەندانی ئەو بوارەیە چی لە ناوەوەی هەرێمی کوردستان و چی لە دەرەوە بۆ ئەوەی هەمویان خزمەت بکەن بە هونەری ئاینی و ئیسلامی و بە کولتوری کوردی و کولتوری کۆمەڵگەی عێراقی بە شێوەیەکی گشتی. لە تابلۆ و وێنەکاندا کاریگەری و کەلتوری نەتەوە جیاوازەکان بەدی دەکەیت کە ڕنگدانەوەی واقعی کۆمەڵگەکان پیشان دەدات. خانمان ڕۆڵێکی سەرەکی دەبینن لە پێشەنگاکەدا کە بە شاکارەکانیان کارەکانیان دەوڵەمەند کردووە. ئەو مادانەی لەو حەکەم پێ دروست کردووە بەرهەمی سروشتین لە داری گوێز و گەنم و چەند شتێکی تر بێجگە لەو ڕەنگە ڕەشەی بەکارم هێناوە ئەوانی تر هەمووی سروشتین دڵخۆشین لەگەڵ نەتەوە جیاوازەکان هەموو لێرەین هیچ جیاوازی نییە لە نێوانماندا. ئیشەکەی من بەکارهێنانی خەڵوزە لەسەر کاغەز. من لە واستەوە هاتووم و یەکەم جارە بێمە سلێمانی بەشداری پێشانگا بکەین خۆم و هاوسەرەکەم ئەوە لەوحەی خۆمە و ئەوەش هی هاوسەرەکەم دڵخۆشم بە بەشداری لەم پێشانگایە ئەمە دەرفەتێکی باشە کە هونەرمەندی تر ئەبینم ئەوەش هۆکاری بەشداریکردنمە لە پێشانگاکەدا. ئەنجومەنی ڕۆشنبیری کەس نەزانی شاری سلێمانی وەک شاری خۆشەویستی و ئاشتی کردە ناوەندی کردنەوەی ئەم پێشەنگایە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.